ساڵێک پێش ئێستا دانیشتوانی دەربەنی خان یەک مانگ لەسەر شەقام مانەوە. ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی دەستپێکردنی خۆپیشاندانەکە یەکی شوبات بوو، سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لە هەمان شوێن کە خێمەکانی تیا هەڵدرا بوو ئەنجامدا. دیارە ئەمڕۆ ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسیە بە ئامانجێکە کە ساڵێک لەمەوبەر خەڵکی دەربەنی خان لەم شوێنەدا بۆ ماوەی یەک مانگ و 3 ڕۆژ خۆپێشاندان و ناڕزایەتێکی مەدەنیانە. ئێستاش ئەوە بۆ ساڵێک کە ڕات تاک ینی هیچ ئاسۆیەک نابینین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێمە لە ئایندەدا لە ڕابردووە بوومانەوە چاوەڕێەکەین لە ئایندەشا بێ. دەستەی سەرپەرشتیاری خۆپیشاندانەکە دەڵێن داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە. هەموو ئەگەرێک کراوەیە بۆ ئەوەی لە داهاتوودا خەڵک داوای مافەکانی بکە. خاڵی ترمانیش لەسەر کردووە بۆی کە بتوانین حەقی ڕەوای دەربەنی خان وەربگرنە، بەڵام بەداخەوە نەگیرایکە لەو لایەن کە جوڵانتمانە مەوزوعی هێنانە سەرخەتی داواکاری گشتی بووە بۆ ئەوەی کە ئەو ئاگادار بێ یان بێتە سەرخەت وەکو یەکێک لەو ئەرکانەی کە لە سەرشانێتی ئەوەیە کە ئاوی دەربەنی خان ئەو ئاوەی کە خراپە نەدرێتە دانیشتوانی شاری دەربەنی خان و دەست لەو پارە هەڵبگیرێ کە دانیشتوانی شاری دەربەنی خان لە بەرامبەر ئاوی پیسی دەربەنی خان ئەلیان وەرەگیری. ئەم ساڵی ئەمەلیاتی ئەبوایە بە ماوەی مانگێ چاکرایە کات زۆرترین کات 2 مانگ وایە هەتا ئیسا لە سا دویش ئیشەکانی وەساوە ئەوە ماوەی ساڵێکە. ئێمە چەندین جار بەڵێنان پێداین بەڵێ ئێمە ڕێگای ترمانە هەنگاوی ترمانی لە داهاتوە بگرنەبە. 1 ساڵ بەسەر خۆپیشاندانەکە و 10 ساڵ بەسەر دروستبوونی کێشەکانی دەربەنی خان تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا چارەسەر نەکراون. نەخۆشخانە و ڕێگاوبان و ئاوی خواردنەوە و کارەبا ئەو خزمەت گوزاریانن کە دانیشتوانی دەربەنی خان داواکان بۆیان دابین بکرێ. ڕێبین محەممەد شارپرێس، دەربەنی خان.